ئێمە بخۆمان جەمسەکان 435 جەمسینە لەگەر 100 تقریبا 50 قەمەرە ئێمە بەشمان خورایە ئێمە بەڵەندەر حکومەت چەند ساڵ بوو کە بەڵەندەر دەیگرتەوە لە دەست حکومەت بوو ئێمە هیچ کێشەمان نەبوو 45 ڕۆژ 88 میلیۆن دینار حکومەتی هەرێمەری گرت پاشنج درا بەڵەندەر ئێستا کە گەراجی گرتەوە هەتا سیارەی بە پارەی زیاد بدە ئەو دەڕواتن ئەوی بەسرح خۆی ناڕواتن ئێستا دەڵێ بڕۆ لە معافش کات دەکەی لە قایم شکات دەکەی لە چ شکات دەکەی شکات بکە مجموع عربك لبغداد عنترن ديني ربادك بارد دنو درون كردكش دمينيتوا ئێستا ئەمەش داوای حەقۆما دەکەن کاکە بەسرە حەقۆمان کاکە ئەم 12 ڕۆژ خەڵکی 4 ڕۆژ نەڕشوە چەند کەس لێرە لە خەفەتان جەڵدە لێدای مر جەڵدە لێداوتە چەند ساقتمان لێرە یان تعداکردن ئەگە حکومەت ئەو تعدامان لێ بکە ناتە خات ئێمە دەتوان بە زەبری چەک و یان خۆمان یان خەڵک دایان کوژ یان دەماکوژ بە سوێنێک ئەمە حکومەت هەیە قانون هەیە ئەمە دەمانێت بە قانون بکەین حکومەت بێتە سەرخەت ئەگەر حکومەت نێتە سەرخەت ئێمە وەڵە بەڕاستی احتمالیە چەند کەس لەو گەراجێ بکوژێتن ئەمن یەک لە بارە خۆم ئەم بخۆم 4 سیارەم هەیە پێرێکە بارم کردی بە زەبریش مندارم بە چەکەوە هاتینە لە بارم کردیە یعنی دەبی بە چەکەوە بارکەی یعنی بە تعداکردن یعنی ئەگەر ئەو ڕۆت و سرەتا 4 نەفەری خۆل بە چەکەوە لەگەرداری ناتانی لەو گەراجێ بارکەی بەسڕی خۆت بەسڕی خۆش پارە بەسڕی خۆش نادەیت 50,000 بدە 60 بدە لەو تەنیشتەی بار دەکەی و دەڕۆی ئەی چۆ ڕست خەڵکەی دەخۆی خەش حرامەت دەرخۆی مارمداری خۆت دەدەی بە چ جۆرەگە خەورسق حرامە دەرخۆی مارمدار دەی تەلەفۆن معافزی دەکەین معافز دەرعادی قایم سی قایم دەرێ هادمینە گواستنەوە گەیاندن وازیان لێرە هینایە کاکە یعنی هەموو حکومەت دەزانی حتا وەزیری گواستنەوە دەزانیتن قایم دەزانی معافز دەزانی بەس ماری مایە کاک مەسوور بزانیت ئەگە تەداخل بکاتن ئەگەر نا کاک مەسوور دەداخل نەکا چەند کەس کەس لێ دەکوژێت و خەلاص و باقی بڕاوە کە شخصەکە ئەوانە پێشتر مەکتەبیان هەبووە ئەو بە مەکتەبی عینە بە توجاران بارەکە ئێستش ئەوانە گەراجیان گرتەوە مەجموعەکەن عینە باردەکەن دەرگەوە هەموو دەزانی کە ئەگە پەیوەندیدار بێتە سەرخەت ئێمە داوا لە پەیوەندیدار دەکەن بخۆی بێتە سەرف مال لەسەر کات ناوگەراجێ نەمەسوول خەتەکمانەیە نە کەسەکمانەیە ئەو کابرا تەریشتم دوونێکە سڕێ بوونیانێش بارکاتن دەرکی گەراجی گرت و کێشە و دروست بوو وانە على ئەساس ئەو گەراجیان گرتیتەوە لە حکومەتی گرتیتیان و یعنی دەبی هەر سیارەی وشی دەربچیتن 12,000 لێ وەربگرن هاتن گوتیان لێرە کاکە بەگرانمان گرتیتەوە چارەکمان لێ بکەن سیارەی 25,000 دینارمان بدەنێ توجاری بار ناکەن کەس لێ ناگەرن توجاری بارکە گوتمان قەیدی ناکە هاتن ئەلێرە دوایە گوتیان بەوەش لێ نەگەڕان گوتیان برام لە شەشی هێوارە هەتا شەشی بەیانی هەر توجاری بارەکەین توجاریان بار کرد گوتمان قەیدی ناکە ئێستاش بە ڕۆژ لێ ناگەڕێ کەس بارکەن دەشێ پێمان دەنێت چێوە دەچن بڕۆن یان 4 ڕۆژە ڕۆژتیم باشە میش سای مار و عایلەمە معقولە 12 ڕۆژ 4 ڕۆژ مار و عایلەک دینارشی لە بۆ نەچیبیتەوە کابرا شوێ هەموو ڕۆژێ دێ ئەلێرە بارەکاو دەگەڕێتەوە لە بەغدایە دێ لێرە بارەکاو دەگەڕێتەوە 6-7-8 دیناری دەدا لە بۆی بار دەکەن و دەڕۆ لێ ناگرێم بارکەم ئاگادار نەکرابیتەوە هەمووی ئاگای لێیە بەڵێ ئەمە داوا دەکەین قووەتێک بێ زێرەوانی بێ ئەلێرە حەفزی قانون بکە بەبێ قووەت ئەگە قووەتی حکومەتی نێزێرەوانی نێ ئەلێرە هەر ئەو هەیە ئێستا لێرە ئێستا ئەو کاتەی ئەوە سرە باش دەڕەوە ئەو کامیرە شتە بڕوە لە جاران خراتر دەکەن دەرێ بڕۆ چتان کرد بڕۆ دووبارە هەر بنەوە دەرێ بە ئەوان بێن چارەتان بکەن